دابەزینی بەهای زێڕوزی و لە بازارەکانی هەرێمی کوردستان زەرری لە خەڵکێکی زۆر داوە و بازاری دۆلاریش دەڵێن تەنیا بینەر بنجارێ مامەڵەم مەکەن لەلایەکی تریشەوە لە کەرکووک نرخی ڕۆن و برنج و چەند ماوادێکی تری خۆراکی گران بووە مانەوە چەناڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. خەڵکێکی زۆر لە سلێمانی ڕوویان کردووەتە کڕینی زی و بەرز و نزمی نرخەکەشی بەشێکیانی دەستخەڕۆ کردووە. هاوڵاتیە قسەی بۆ پامنەری 964 کردووە دەڵێت لە ماوەی هەفتەیەکدا 18,000 دلار زەرری کردووە. ئەمڕۆ بەردەم بازاری دۆلارەکەی سلێمانی کەسی تری نەدەگر. قەرەباڵغیەکی زۆر هەبوو ناو بەناو هێزە ئەمنیەکان بڵاویان بەو خەڵکە دەکرد کە بۆ مامەڵەی کڕین و فرۆشتنی زێر هاتمون. یەکێک لەو هاوڵاتیانە بە 964 وت خەڵک هاتوون بۆ قازانج زی و بکڕن و داواکاریەکی زۆری لەسرە. ئەمە شوای کردووە لە یەک شەودا زی و زیاتر لە سێیەکی نرخەکەی لەدەست بدات و لە 120 دلارەوە هاتووەتە سەر 77 دلار. ئەوتی کەسێک مریش فرۆش بووە و دوێنێ هاتووە هەموو سەروەتەکەی کردبوو بە زی و نزیکی 15,000 دلار زەرری کردووە. یەکێکی دیکە لەو هاوڵاتیانەی لە بازاری دۆلارەکەی سلێمانی بوو بۆ 964 وتی لە ماوەی یەک هەفتەدا 18,000 دلار زەرری کردووە. جەبار گۆران وتەبێژی بازاری دۆلارەکەی سلێمانی لە لێدوانێکدا بۆ میدیاکان ڕایگەیاند پێشبینیەکانی هاوڵاتیان لەبارەی نرخی زیوەوە هەڵەیە لە کاتی ئەم بەرز و نزمیە زۆرەدا باشترە تەنیا بینەر بن. دوو مانگە وەزارەتی بازرگانی عێراق بەشە خۆراکی مانگانەی دابەش نەکردووە. ئەمە شوای کردووە نرخی کەلوپە لە خۆراکی سەرەکیەکان لە بازارەکانی کەرکووکدا بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بێتەوە. جگەل لە دواکەوتنی بەشە خۆراک بۆ ماوەی 6 ڕۆژ کێشەیەکی تر لە نێوان وەزارەت و بریکارەکانی خۆراکدا دروست بووە. وەزارەتی بازرگانی ئەو بڕەپارەی کە بۆ بریکارەکانی دیاری کردبوو کەمی کردوێتەوە. ئەمە شوای کردووە بریکارەکان ئامادە نەبن بڕە خۆراکەکان لە کۆگاکان وەربگرن و دابەشی بکەن. بەهۆی ئەم قەیرانەوە نرخی خۆراک لە بازارەکاندا بەرز بۆتەوە بە جۆرێک. برنجی تایلەندی 50 کیلۆیی لە 25,000 دینارەوە بووە بە 47,000 دینار. برنجی ئەمریکی 50 کیلۆیی لە 17,000 دینارەوە بووە بە 32,000 دینار. کارتۆنێک ڕۆنی زەیت 24 دانەیی لە 35,000 دینارەوە بووە بە 45,000 دینار و فەردەیەک ئاردیش لە 19,000 دینارەوە بووە بە 32,000 دینار. بەڕێژەی 10% پێدانی ڤیزا بۆ ڕێگەی وشکانی چوونە حەج بە هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان کەم دەکرێتەوە لە بری ئەوە ڕێگای ئاسمانی زیاد دەکرێت. ئەمە بڕیاری وەزارەتی حەج و عومرەی سعودیە لە ڕاگەیەنراوی وەزارەتەکە کە 964 بینیوەتی دەڵێت پێدانی دەرفەتی حەج بە هەڵگرانی پاسپۆرتی عێراقی با ڕێگەی وشکانی بە ڕێژەی 10% کەم دەکرێتەوە. ئەم کەمبوونەوەیش دەخرێتە سەر ڕێگەی ئاسمانی. وەزارەتەکە ئەو بڕیارەی بۆ سەلامەتی گیانی حاجیان گەڕاندوێتەوە هەروەک بۆ ئەم ساڵ بڕیاری داوە حاجیانی عێراقی بە پاسی عێراقی تا شاری مەککە بگەیەندرێن بەڵام لەوێ دەچنە پاسی سعودی و دواتر دەگوازرێنەوە بۆ شوێنە ئاینیەکان. لا پرۆسەی حەجی ئەم ساڵ ئەو کەسانەی ڤیزەی کار یاخود هەر ڤیزەیەکی تریان هەیە بە هیچ شێوەیەک ناتوانن بێنە ناو شوێنە ئاینی و پیرۆزەکان بەڵکو ئەو شوێنانە تەنیا بۆ ئەو کەسانە فراهەم دەکرێت کە بە شێوەی فەرمی بە ڤیزەی حەج هاتوونەتە وڵاتی سعودیەوە. کرێی چوونی تاکسی بۆ شەقڵاوە 25,000 بوو ئێستا بووە بە 15,000 دینار. ئەمە نمونەیە لە داشکاندنی کرێی تاکسی کۆمپانیایەکی خزمەتگوزاری گەیاندن لە هەولێر. بۆ هۆیەوە ژمارەیەک تاکسی دیکە گردبوونەوە دەڵێن دەبێت نرخی هاوتا بکرێ و بە شێوەیە کە کەم نەکرێتەوە ئەگینا دەبێت پارەی خۆمانی بخەینە سەر. سارسیامەن شۆفێری تاکسیە ئەو بە 964 وت داواکاریمان ئەوەیە ئەو هەموو کۆمپانیایە نەمێنێت حکوومەت خۆی سەرپەرشتی بکات. ئێمە لەگەڵ کۆمپانیایە کارمان دەکرد فرۆشرا دواتر ئەو کۆمپانیایە هاتووە بە ستافێکی تازە نرخەکانی بە تەواوەتی دابەزاندووە لەسەر حسابی ئێمە و داشکان بۆ هاوڵاتیان دەکرێت. ئەگەر شۆفێری تاکسیەک بچێتە دەرەوەی شار بە پێی ئەو پارەی بۆی دادەنێت قەرزاریش دەبێت. هیچ کام لە نوێنەرانی کۆمپانیا خزمەتگوزاریەکە ئامادە نەبوون ڕوونکردنەوە بدەن. پامنەری 964 کێشەی ئەو شۆفێرانەی گەیاندە وەزارەتی گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان و دیلان ڕەشاد وتەبێژی وەزارەتەکە بە 964 وت تا ئێستا نەهاتوونەتە لای ئێمە بەڵام لە ڕێگەی بەڕێوەبەراتی گواستنەوە بە دەداچوون بۆ کێشەی ئەو شۆفێرانە دەکەن.
سەرنجڕاتێکەشم بۆ هەڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 1964 ئەمڕۆ بۆ خۆتان دەزانن بە پێ و ڕێکەوتنە لێنەوان ێزەکانی هەسەدە و ێزەکانی ینی حکوومەتی کاتی سووریا کراوە ئەمڕۆ 2 مانگ بوو دەبوو بە پێی ڕێکەوتنەکە بەشێک لە ئاسایشی ناوخۆی سووریا بچێتە شارە کوردەکانی وەک حەسەکە و قامیشلۆ. ئەمڕۆ بەشێکی جێبەجێ کراوە هەسەدە ڕاگەنراوێکی بڵاو کردەوە کە بە مەرج ئەم هێزانە ڕۆیشتو نزیکەی 100 بۆ 125 ئاسایشی ناوخۆی حکوومەتی سووریا ئەمڕۆ چوونە ناو پارێزگای حەسەکە چوونە ناو شاری حەسەکەەوە 15 ئۆتۆمبیل بوون بە پێی ڕێکەوتنەکە لەوێ دەمێننەوە و بەیانی یان ڕۆژی سێشەممە 100 کەسی تری دیکەی ئاسایش دەچێتە شاری قامیشلۆش. فەرات شامی وتەبێژی هەسەدە ڕاگەنراوی بڵاو کردەوە دەڵێت ئەم هێزانە بە پێی ڕێکەوتنەکە هاتوون تەنها چاودێری جێبەجێکردنی ڕێکەوتنەکە دەکەن لە ناوچە کوردەکان و شوێنەکانیان لە ناوشارە دیاریکراو دەبێت ئەرکەکانیان. دوای جێبەجێکردنی تەواوی ڕێکەوتنەکە ئەم کەسانە ئەو شارە بەجێ دەێڵن بە دەرلەوە هیچی تر نییە ئەم هێزە ئاسایشە ناوخۆیە هاتوونەتە ئەو شارانە هیچی تری لێ ناخوێنرێتەوە و بە تەواوەتی چاودێری ڕێکەوتنەکە دەکەن. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەموو لایەک.